بیرانی عزیز سڵاتان لەبێت بەڕێزان لە ئەڵقەی سێهەم و کۆتایی دیدارەکەمان بەردەوامین بۆ گفتوگۆ و قسەکردن لەسەر ئامانجی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو هاوڕێکانی لە ڤیەنا و هەروەها ئاکامی ئەو دۆسیە لە دەدگاکانی نەمسا و نهێنیەکانی پشتی ئەو ڕووداوە بە میوانداری هەرێک لە بەڕێزان مستەر فێردینان هینا بیشلەر دیپلۆمات و مێژونووس و ڕۆژنامەنووسی نەمسایی هەروەها بەڕێز مامۆستا سەپان نوێنەری پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەڵمانیا هەروەها زۆر بەڕێز حەسەن شەرەفی جێگری سکرتێری گشتی و وتەبێژی فەرمی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کاک حەسەن سڵاوت لێبێ و بەخێربێ بۆ بەرنامەکە سپاس بۆ ئەوەی کە دەرفەتە داین ئەڵێن مام جەلال وستوێتی بەم ئیشەی کە دانوستان لە نێوان حیزبی دیموکرات و ئێرانە ئەنجام بات سوپاسگوزاری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بکا بۆی کە ڕۆژگارێک قاسملووش گفتوگۆ دانوستانی لە نێوان جەلال تاڵەبانی و سەدامان ڕێخستووە ئەم بۆ چوونە چەند زۆر جار لە قالیبی جددی دابێ یا لە قالیبی شۆخی دابێ ئەو قسانە بینی کاک دکتۆر و مام جەلالی کراون کە جارێک منت بردوێ منیش جارێک دەت بەمەوێ لە قالیبی شۆخیدا کوترابن و مادام بە حزوری جەمعش کراون لەوانەیە قسەکەس بڵاو بوو بێتەوە بەڵام من پێم وایە هەرتێک لا ڕەنگە بە وەزیفەی خۆیانیان زانی بێ ئەگەر هەنگاوێکی خێریان بۆ کاروباری یەکتر لە دەستێ هەڵیێنەوە بەڵێ باشە بۆ چوونی دیکە هەیە لەو بارەیەوە کە ئێران بۆ خۆی هەندێک جار نکوڵی لەو تیرۆرە ئەکات ڕەفسەنجانی لە یاداشتەکانی خۆیان ئاوان و سێ دەڵێ ئەگەر ئێمە مەبەستی ئەو تیرۆرەمان هەبوایە ئەگەر ئێمە دەستمان تایە هەبوایە ئەوە دەبوو نوێنەرەکانی ئێمە پێوە نەبوونایە لەو حاڵەتەیە بەڵام باز لە برینداربوونی سەحرا ڕوودیەکە ئەڵێ ئەو وەفتی دانوستانکاری ئێمە بوو ئەویش بریندارە بێ ئەم پاساوەی یا با بڵێم ئەم بۆچوونەی ڕەفسەنجانی کە لە یاداشتەکانی پاش تیرۆری قاسملوو باسیەکە چەند لۆژیکیە چەند جێگەی باوەڕە ئەگەر شتی ئاوا باوەڕ بکە یاشتی دەلیلی ئاوا لە ڕەفسەنجانی قبولکەی بۆ ئیمە یەکێکمان بریندار بوو بۆ هیچیان نەکوژراون بۆ حیزبی دموکرات و هەتا واسێتەکەش هەموو دەکوژرێن ترۆر دەکرێن بەڵام ئیوان کەس ناکوژرێ هیچێک بریندار دەبێمانەوێت تەسادوفە لەو ئەرزم کردی بگرە و بەردەیدا کە دەبینی کاک عەبدوڵڵا و ئەوەی تەقەکەی لە دکتۆر قاسملوو کردووە گولەیەکیش وەبەر سەحرا ڕوودی کەوتووە دەنا باشە داینەوە سەحرا ڕوودی لەوێ نەبووە بریندار نەبووە قەت جارێک نیان هێنا سەر تەلەڤیزیۆنی خودی جەمهوری ئیسلامی بڵێ و حادیسە چۆن بوو ئێستا نیان هێش لە ئوتریشێ بمێنێتەوە بڕاتە دادگا وەکو متهمیش نا وەکو شاهید بۆ نیان هێشت کە ئەو قەزیە ڕوون بێتەوە و ئەو تاوانش کە ئەوان کردویانە بیان میسپایە گەنیان کردبا لە خۆیانی دوورکەنەوە بەڵام شتەکە ئەوەندە ڕوونە ئەوەندە ئاشکرایە بە نەزەری من ئەگەر جەمهوری ئیسلامی دەیەوێ حاشا لەوەی بکاوە وەکو کارێکی خراپی بزانێ بۆیە حاشای لێ دەکا لە جیاتی ئەوە حاشای لێ بکە بەپانەوە بە خەڵکی ئێرانێ بڵێ ئەو کردوێتی کارێکی خراپی کردووە بەو ژوورە خەڵکەکە باشتر دەتوانێت تا ڕادەیەک بڵێ لە پەشیمانی بەڵام دوایویش ئەنواعی ترۆری دیکەی کردوون خۆ ترۆری ئەندامانی حیزبی دموکرات هەر بە ڕێبەرەکانی بەرتەسک نەبووەتەوە ئەندامەکانیشی لە پێشمەرگەی سادەڕا لە کادڕا بگرە لێر و لەوێ ترۆر کراون لە وڵاتانی دیکە لێرە بۆ چونێکی دیکە هەیە لەسەر ئامانجی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو ئەڵێ ئەوە ساتە وەختێک بۆ کە ئیدی ئێران لە جەنگی 8 ساڵەی ئێران عێراق بۆتەوە تاکە نەیارێک کە لە نزیکی خۆی مابێت حیزبی دیموکرات و دکتۆر عەبدوڕەحمانی قاسم بوو بۆیە بڕیاریاوە کە ڕێبەرایەتی ئەو شۆڕشە لە نێوبەرێ بەو پێ و دانگەی کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی خێڵەکیە ئەگەر سەرۆکەکەیان لە ناوبەی ئیدی شۆڕشەکەش بۆ خۆی هەڵەوەشێتەوە ئەو بۆچوونە لە ڕوانگەی جەمهوری ئیسلامی و ڕەنگە وا بێ پیان وا بێ کاگە سەرکردەکە لە بین بەرن شۆڕشەکە لێک بڵاو بەڵام ئایا ئەمە بەڵام ئەوە نەبوو چونکە دکتۆر قاسملوو لە زمانی ڕێبەری و حیاتی خۆی لە حیزبی دموکراتدا باوەڕی بە ڕێبەری جەمعی هەبوو ڕێبەری جەمعی دروست کرد بوو زۆر جار بۆ خۆی دێکوت دڵنیام ئێستا کە ڕێبەری جەمعیمان هەیە منیش نەبم ئەو حیزبە دەڕوا هەرواش بوو دوای دکتۆر قاسملوو کەلێنیوی پڕ هەر نەبووە برینیوی قەت ساڕێژ نەبووە بەڵام بەبوونی
کومیتەی مرکزی و دکتۆر سادقی شەرەفکەندی ئەو شۆڕشار لە جێی خۆی ما حیزب دیموکرات لەسەر پێی خۆی ڕاوەستا برینی هەڵگرت بەڵام بە چۆکدا نەهات هەر بۆیەش چونکە بۆیان دەرکەوت کە نەخێر دوای دکتۆر قاسملووش ئەو حیزبە لە جێی خۆیەتی ترۆری دکتۆر سادقی شەرەفکەندیشان بەرنامە ئەو دواتر قسەی لەسەرەکەین ئێستا هەر ئەمەوێ لەسەر ئێران لە پاش تیرۆرەکەی قاسملوو پاش بڵاوبوونەوەی هەواڵەکە ئێران دەستی تۆمەت و تاوانی بۆ چێ درێژە کرد یا چۆن باسی تیرۆرەکەی کرد ئێران بە زورێک باسی وەی دەکرد کە ئەوە دوو دەستەجی هەیە دەنێ و حیزبدا و ڕەنگە لایەکیان لە دژی لایەکە کە قات لە حیزبی دموکراتدا کەسێک ئەگەر لە حیزبیشدا نەما بێ قەت کورد لە ڕۆژهەڵات لە دژی یەکتری تاوانی ویان بەڵام پێدوانی ئەوە حقیقەتێکی تایە ئەوە ساتەوەختی جابوونەوەی باڵی ڕێبەرایەتی شۆڕژێر بوو لە دکتۆر قاسملوو لە حیزبی دیموکرات یعنی ئەو ئینشیعابە بە بڕوای کاک حەسەنی شەرەفی کاریگەری نەبوو لەسەر ئەوەی کە ئێران پێی وابێ کە باڵە جیاکانی خۆیان ئەم کاریان کردو ئێران بۆ داپۆشینی جنایەتەکەی خۆی ڕەنگە ئەوەی بڵێ بەڵێ بەڵام ئێمە کاو ڕەفیقانەی لە ئێمە ئەو وەختی جیابوونەوە و ڕێبەرایەتی شۆڕژێرن خۆ باشیان دەناسین ئێمە دەزانین ئەوان ئەهلی شتیوانین دەگەڵ ڕەفیقەکانی ڕەنگە جیاوازی فکری و ئەوە هەموو هەیە ئایدۆلۆژی بەڵام هەبێت قەت ناگاتە ئەو شوێنەی کە ئەو سنوورە بەبزێن و کاری وە دەرهەق بە پێچەوانە زۆر جار هەبووە پیلانی جەمهوری ئیسلامی لە دژی وان بووە ئێمە لە قاومانداوە پێمان ڕاگەیاندون گرتووشیانە نەفەرەکەشان دەستگیر کردو ئەوەی کە ئێمە پێمان کردوون پیلانێکی ئاوە لە دژی ئەوەیە بە پێچەوانە لە ئەوجی ئەو مشکلاتی گیر و گرفتانەی کە لە بیندا هەبووە ئەو شتانش کراون بە پێچەوانەی ئەوەی کە بڵێ کاری وا بکەن بە پێچەوانە کاری خێر و خزمەتیان بۆ پێشگیریکردن لە تڕۆر و لە پیلانی جەمهوری ئیسلامی نسبەت بە یەک ئەنجام داوە بۆ چونێکی دیکە هەیە کاک حەسەن شەرەفی باز لەوە کرێت کە جگە لە جیایی باڵەکان جگە لە ئینشیقاق و ئینشیعاب لە نێو حیزبی دیموکرات دەوساتە وەختەیە باز لەوە کرێت کە ئەم گفتوگۆ دانوستانە هیچ کادیر و هیچ ئەندامێکی حیزبی دیموکرات ئاگاداری نەبووە بڕیارێکی تاگلایەنانە و تاگڕەوانەی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بوو ئەم قسەیە چەند ڕاستە ئەوەڵەن من بە بڕیارێکی تەگڕەوانەی نازانم بڕیاری وتوێژ لە ئەسڵدا بەشێکە لە سیاسەتی حیزبی دیموکرات کە پێی خۆشە داواکانی ویستەکانی وەکو نەتەوەی کورد وەکو دموکراسی خوازی بە شێوەیەکی ئاشتی و هێمنانە چارەسەر بکرێ پێشی خوێن ڕشتن و کوشتار و چ لێمان بکوژدە و چ مەزبور بین بکوژین بگیرێ کەەوە بۆ بەشێک لە سیاسەتی حیزبی دیموکراتە دووەمەن بڕیاری ڕەهبەری حیزبی لە پشت بۆ ئەو دانوستانە ممکنە ڕەهبەری حیزب شوێنەکە و ڕۆژەکە و جێگاکەی دیاری نەکردبێ کە مشەخەسان ئەوە بێ بەڵام مجەویزەکە ڕێبەری حیزب دابووی کە وتوێژ بکرێ بەڵام ئەو وتوێژە دەبوو لە دوو لاوە سرنجی زیاتری پێ بدرێ یەکەم کەسی یەکەمی ئەو حیزبە لە سەرتاوە دانەنیشێ هەتا وتوێژەکان دەڕۆنە پێشون جوورێکیش باوەڕ بە سەداقەتی تەرەفەکەی دروست دەبێ ئەوە نەکراوە لە پێشەوە دکتۆر قاسملوو بۆ خۆی بەشدار بوو شتی دووەم ئەوەیە مادام ئەوەش دەبێ با تەرەفەکە ئیسرار بکا زۆر نەهێنی بێ ئەمن حیسابی پاراستن و ئەمنیەتی خۆم دەکەم ڕەنگە نەڵێم لە شوێن دەگەڵتەدا دێشم بەڵام تەرتیباتی ئەمنیەتی خۆم دەدەم کە بەداخەوە ئەوەش نەکراوە ئومێدەوارم کورد حادیسەی وای بۆ نێتە پێش نەسرین قاسملوو خێزانی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو هیلینا کرۆلیش باس لەوەکە لە گفتوگۆیەشە ئەڵێ ئەو شوێنەی کە دەستنیشان کرابوو بۆ گفتوگۆ دانوستانەکە ئەو باڵەخانەیە هی خانمێکی نەمسایی بووە کە هاوڕێ و دۆستی نزیکی فازڵ ڕەسوڵ بوو ژنی دووەمی بووە ژنی دووەمی بووە بەڵێ ئەو بە هاوڕێ و دۆستی نزیکی ناوی ئەبات ژنیوی بووە ئەو شوقەی ژنەکەی بووە چون فازڵ ڕەسوڵ دوو شوقەیە بۆ شوقەیەک دەزێن شوقەیەکی دیکەی هەبوو کە بڕێک دوورتر بوو نەهێنی بوو بەلای خەڵکەوە ناناسیەوە ئەو شوقەیە بەڵە ئەو شوقەیە ژنەکەی دووەمی بۆ لێوێدا و باش با بەس لە بەرپرسیارەتی و زەمینە سازی حیزبی دیموکرات خۆی بکەین لە ڕوودانی ئەم تیرۆرەیە
تۆ ئاماژەت بۆ کرد کە میدیاکانی جیهان لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەیە دەستیان بۆ ئێران درێژ کرد بەڵام میدیاکانی ئێران ئاماژیان بۆەوە کرد کە ئەمەی ڕووی داوە کێشەیەشی نێوخۆیی حیزبی دیموکراتە و باڵی جیابەوەی ئەو حیزبە ئەم تیرۆری ئەنجاماوە کە ئازانی بۆ خۆت لەو کاتەیە تازە ئینشعابێک جیابوونەوە و ئینشیقاقێک لە نێوان حیزبی دیموکراتە دروست بوو کە ویش ڕێبەرایەتی جیابوونەوەی باڵی ڕێبەرایەتی شۆڕژگێڕ بوو ئایا ئەم ئینشیقاقە کاریگەری هەبوو لەسەر ئەو تیرۆرە باوەڕ ناکەم چونکە وەڵەن جارێ تۆ حسابی ئەوەی بکە ئەو کارە لە نامسەکراوە لە بێن ناکراوە ئەو کەسانەی کە تیرۆرەکان ئەنجام داوە ئێرانی بوون فارز بوون یا ئازەری بوون نازم ڕەگەز و ڕەچەڵەشیان ئازەری بوون یا فارز بوون یا هەر کەس دیکە بەڵام بە دڵنیایەوە کورد نەبوون کورد هیچ کامێکی ئەو بڵێن هەلو مەرجەی نییە ئەو ئیمکاناتی نییە کە بتوانێت چەک دەگەڵ خۆی بەرێ و جگای ئەوە بگرێتەوە بڵام لایەن ئێرانەوە دێم ئەو دانوستانە دەگەڵ تۆ دەکەم ئەگەر ئەوە بووە دەبوو ئەوان دیکەش هەمویانەوە کوژێن بۆ نایان کوشتن بۆ فقط دکتۆر قاسملو هاوڕەکانی بکوژراون لەبەرەوەی کە باڵێکی جیابەوە بوو لانی باڵی جیابەوە لە کوردستان شەڕی خۆیان دەکەن ئەلانش خۆ دوو باڵن بەڵێ یعنی پێشتریش خۆ پێش بە ماوەیەکی کەم دوای کۆنگرەی چواریش جەماعەتێک لە حزبی دموکرات هاتنە دەرێ و بۆ خۆیان ڕێکخراوێکی دیکە حزبی دیکەیان دروستکە بنێوی دموکرات بنەوی لایەنگرانی کۆنگرەی چوارەوە ئەو کێشانە لە هەموو حزبەکانی کوردیدا هەیە بەڵام هیچ کامێکیان باوەڕ ناکەم کە خوازیاری ئەوەی بن سەرکردەیەکی کەسایەتێکی گەورەی وەکو قاسملو ناوبەر باشە کەواتە بەرپرسیارەتی دکتۆر عەبدوڕحمانی قاسملو وەک سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەو ڕۆژگارەیە بەرپرسیارەتی ئەو چی بوو لە ئەنجامدانی ئەم تیرۆرە بەوەی کە باز لەوە ئەکرێت کە قاسملو بۆ ئەم دانوستان و گفتوگویانە هیچ یەکێک لە کادیرەکانی حیزبی دیموکراتی ئاگادار نەکرد و بڕیارێکی تاگلایە نەبووە ئەوە ناتوانە ڕاست بێت چونکە ڕاست بووە باشە دکتۆر قاسملو لە مانجی ئاداردا دکتۆر شەڕفکەندی بەجگای خۆی نادەنێرە بۆ دانوستاندن ئەو بۆ جاری دوم دکتۆر شەڕفکەندی ناردوو لە جگای خۆی دانوستان بکە لەگەڵ ئێرانەکان یعنی ئەوە ناکرێت تۆ بەڵێ دەکرێت تۆ بڵێ بە ڕاشکاوی ڕانەگەیاندراوە کە بڵێ وەڵامە تۆ خۆت سەرەتاوت بەنهێنی بۆ ئەم دانوستان و گفتوگویانە نهێنیێنی چی نهێنیە ئەوەی کە فقط چەند کەسێک شارەزای و شتە نەگەیدی هەموو عالم من بەبەستم حیزبی دیموکراتە ئایا حیزبی دیموکرات ئەکرێ بێ ئاگابێ لەو گفتوگۆ دانوستان حزبی دموکرات سەرکردەکانی نا یعنی ئەوانەی کەوا لە بیرۆی سیاسیدان لە دەفتەری سیاسیدان لە مەکتەبی سیاسیدان هەموو ئاگاداری بوو چون دکتۆر قاسملو باوەڕێکی زۆری بە دموکراسی هەبوو کاتێک کە باوەڕی بە دموکراسی بێنی هیچ کارێکی تەگلایانەیە تەگڕەوانە ناکە ئینسانیش وەکو قاسملو بەتەنە بڕیار نادا بۆ خۆی خۆ ئینسانیشی دیکتاتۆر نەبوو ئینسانیشی دموکرات بوو ئینسانێک بوو هەمیشە بڕیاری لەسەر ئەوە بوو دەیکوت خراپترین دموکراسیم پێ لە باشترین دیکتاتۆری باشترە دەی چۆن ئەوە دەکرێتە شتەکە لە ئەندامانی بیرۆی سیاسی مەکتەبی سیاسی بشارێتەوە بەدڵنیایەوە ئەو بیرۆی سیاسی حوتەش کەسن زیاتر نین لەو حوتەش کەس هەموو ئاگایان لێ بووە ڕەفسەنجانی لە یادداشتەکانی خۆیان لە یادەوەرەکانی خۆیان کە ماوەیەکی کەم دوای تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕحمانی قاسملو یادداشتەکانی ئەنووسێتەوە ڕەفسەنجانی باز لەو تیرۆرەیە کە ئاڵێ ئەو تیرۆرە ئێرانیەکان نیان کردووە بەوەی کە نوێنەرەکانی ئێمەش لەو دانوستان و گفتوگۆیە بریندار کراون باسی سەحرا ڕوودیەکە کە ئەوی ژێکێکە بێت لە بەرکەوتوانی تەقەکەرەکان لە کاتی دانوستانە سەرنجی تۆ لەسەر ئەم بۆچوونەی ڕەفسەنجانی چییە؟ من ئەوەی بە هۆی ئەو بڕیارانەی کە دادگاکانی نەمسە دەریان کردو ئەوەی ڕەت دەکەمەوە چونەوە ناتوانە ڕاست بێ چونکە ڕاست بووە لاەنکانە دادگاکانی نەمسا حکمی دەست بەسەرکردن و گرتنی مەسەن سەحرا ڕوودی ئەو کەسانی کە لە تێڕۆرەکەدا بەشداریان کردو حکمیەوەیان سادر نەدەکرد ئەلئانیش خۆ حکمی دادگاکانی نەمسە بە قووەتی خۆی باقیە نێگەر لاەنکانێ لە ڕاستیدا ئەو وڵاتانەی کەوا بنێو خۆیان بە دموکرات دەزانن خۆیان بە
ئەوە دەزانن کە قانون لە وانەوە سەروەرە ئەگەر لە یەکێک لە وڵاتانە و کابرای دەرکەوێت دەبێت بیگرن و تەحویل دادگاکانی نەمسای بدەنەوە یعنی ئەگەر ئەوە بواە دادگاکانی نەمسە نیان دەتوانێت هیچ وەختێکی بڕیارشی ئاوە بدەن و حکمێکی ئاوە دەربکەن ئەوەی کە ڕەفسەنجایی لە دەشەکانی باسیەکە ڕاست نییە ئەو دەیەوێت لەسەر خوانی لابەرێ یعنی ئەو هەمیشە بەڵام ئەو بەڵگەیی کە سەحرا ڕوودی بریندار بووە راپۆرتێکی پزیشکی ئاماژە بووە کە خوێنی دەستی سەحرا ڕوودی بە جلەکانی فازل ڕەسوڵەوە بووە لەو کەسانەی کە لە تێڕۆکەدا بەشدار بوون چاوانێکەوە ماونەتەوە بکو سەحرا ڕوودی هەر کەس تشتی کە چاوانەی لەوێ کوژراون و شەهید کراون ئەمە ئەگامان لەوەینە کە دەنێواندا چ خەوماوە ینی دوای ئەوەی کە کارەساتەکە خۆما تاز پۆلیس چۆتەوە ئێوش تازە یەشێک لە جیرانەکان پۆلیسی نەمسە خەبەردار دەکاتەوە دوای چەند دقەیەک دەگەنێ بێ خۆ پێشترە تۆ نازانێت دەونەوەدا چ خەوماوە ئایا چەند کەس بوون چەند کەس بەشدار بوون لە تێڕۆکەدا ئەو بڵێن تیمی تێڕۆر چەند کەس بوون لە چەند کەس پێکات بوون تیرەندازەکان چۆن کراون چۆن لەسەرێک دامەزراون بەڵام ئەوەی کە ڕوونە تۆ دەبینی کە ئەو کەسانە بە دانیشتنەوە تێڕۆر کراون یعنی چون ئەگەر کەسانێک ئەگەر تۆ لە ناکاو دەرکە بکەن سەر ڕادەسڵژ خەبەردار دەبێت و یاگە مەسەن تەقوڕەقێک بێتە وەرە پێ ڕادەسڵژێ بەڵام ئەوانە بەدانیشتنی ئەو کەسانی کەوانیان تێڕۆر کردو شارەزای شوێنەکە بوون شارەزای شوقەکە بوون هەتا ڕێگای چوونە دەر و هاتن ژوور ئەوانیان هەموو پێزانیوە بۆی توانیوێنە ڕابکەن و خۆیان دەرباس بکەن کەواتە ئێوە ناڕاستەوخۆ لە پشتی تاوانەکەون ئێرانیش ئەم فرۆشتنی چەکەی ئەم کڕینی چەکەی لە وڵاتی ئێوە لە وڵاتی نەمسا وەکو کارتێک بەکارهێناوە بۆی ڤێننا بکە بە زەمینەیەک بۆ تیرۆری قاسملوو من لەو کاتا دیپلۆمات بووم ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی نەمسا بووم بۆ ڕۆژهەڵاتی ناوین من بەپرس بووم بۆ پەیوەندیەکان لە نێوان سەرکردەکانی کورد و گزاریشکردن لەسەر هەڵسوکەوت و شێوەی کارکردنیان کاتێک کە سێ کەسی نەمسایی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەست بەسەر کران منیان ڕاستپار تا بۆ ئازادکردنیان تێبکۆشم هێشتا ئەو سێ نەمساییەم پێ ئازاد نەکرابوو کە لەسەر گوشار و داخوازی ئێرانیەکان چەند کەسێکی تری فەڕەنسایی و ئیتالیشیان دەست بەسەر کران من ئەوەم لەسەر بوو ئەو حەوت کەسە ئەوروپاییە ئازاد بکەم لەم ڕێدا ژانی خۆم خستە مەترسیەوە تا بتوانم ئەو حەوت کەسە ئازاد بکرێن کە ئەم کارە هیچ پەیوەندیەکی بە تیرۆرکردنی قاسملوو نەبوو لە جیهانی سیاسەتدا تۆ بە زۆر شێوە ئەتوانی گوشار بخێتە سەر هەر حکوومەتێک حکوومەتەکەی منیش وەک هەر حکوومەتێکی تر بۆی هەیە گوشاری بخرێتە سەر بەڵام نەک ئەوەی لە ڕێی گوشار خستنە سەر بتانی حکوومەتێکی دیموکراتیک ناچار بکەیت تا ڕێگا بە تیرۆریستەکان بدا کەسێک لە وڵاتەکەیە بکوژن ئێمە نەک خوازیاری کوشتنی هیچ سەرکردەیەکی کورد نەبووین بەڵکو لە سەردەمی بۆرنۆکراسیچیدا زۆر یارمەتی کورد بە تایبەتی قاسملوومان ناوە چونکە بەلای ئێمەوە کلیلی چارەسەری گەلێک لە کێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوین بوو ئەو حکوومەتانەی لە شەڕان یا شەڕیان لەسرە لە زۆر ڕوویانەوە بەڕەوای ئەزانن بە شێوەی جیاواز بۆ سیاسەتی خۆیان پاڵپشت بدۆزنەوە کە زۆر جار بەم هۆیەوە حکوومەتەکان دەکەونە ژێر گوشارەوە بەڵام ئێوە دەبێ بزانن ژیانی مرۆڤ بەلای ئێمەوە زۆر گرنگە ئێمە وەک وڵاتی نەمسا لە زۆر لایەنەوە لە سەردەمی بۆرنۆکراسیچیدا بۆ پێکهێنانی ئاشتی لە نێوان نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناویندا تێکۆشاوین هێربێرت ئەمری باڵوێزی نەمسا دۆستی نزیکی من لە ئەسینا ژیانی خۆی لە ڕێ ئاشتەواییە بەخت کرد ئێمە بۆرنۆکرایسکی سەرۆکوەزیرانی نەمسا ئەمری باڵوێزی نەمسا لە ئەسینا و من گیانی خۆمان خستە مەترسیەوە هەر لە ڕێی ئاشتەواییە بوو ئەمری دۆستی نزیکی من تیرۆر کرا دەرمان خوار کرا و گیانی لەدەستدا مستر فردینان بەر لە پشووەکە جەختت کردەوە لەوەی کە ئێوە ڕاستەوخۆ بەشدار نین لەو تاوان و لەو کارەساتەیە بەڵام خۆ ئەگەر بەشدار نەبن ئاگادارن کەواتە لەم لایەنەوە دادگاکانی نەمسا بەرپرسیار نین لە بەدووادا چوون و لێکۆڵینەوە لەو تاوانەی لەو ڕووداوی لە ڤێننا ئەنجام درراوە This is nonsense. We did not have any information.
ئەوە ڕاست نییە. ئێمە هیچ زانیاریەکمان نەبوو. فازیل ڕسوول ئێمەی ئاگادار نەکردبەوە، هیچ زانیاریەکی نابوو بە ئێمە. ئەو بە شێوەیە قاسملووی خستبووە ژێر گوشارەوە کە تەنانەت ژنەکەی خۆی لەم دانوستانەدا ئاگادار نەکا. کەس نابێت لەم ڕازە ئاگادار بکرێت. لە ڕاستیە کەس ئێمەی لەم دانوستان و مفاوەزاتانە ئاگادار نەکردو. لە ڕاستیە کەس ئێمەی لەم دانوستان و مفاوەزاتە ئاگادار نەکردبەوە کە لە ڤێننا لە نێوان ئێرانیەکان و کوردەکان لەکایە بوو. ئێمە لەوەش ئاگادار نەبووین کە پرۆفیسۆر قاسملوو کەی گەیوەتە ڤێننا، شێ ئەبینێ و بۆچی مەبەستێک هاتووە بۆ ڤێننا، چاوی بەچی ئەکەوێ، لەگەڵ چێ کۆبوونەوە ئەکا. ئێمە تەنا کاتێک ئاگادارکرانەوە کە کارێکی تیرۆریستی ئەنجام دراوە. یەکێک لە بکوژەکان بە برینداری بۆ خەستەخانە دەبرا. پۆلیسی نەمسا لە چەند خولەشێکە خۆی گەیانە شوێنی ڕووداوەکە کە لەو کاتا پرۆفیسۆر قاسملوو خەڵتانی خوێن بوو، گیانی لەدەستدا بوو، لە ژیانە نەمابوو، هەناسەی لێبڕابوو. ئەمە یەکەم ئاگاداری بوو کە ئێمە لەسەر ئەو دانوستە پێمان گەیشت. زۆر باشە پشوویەکی کورد وەرەگرین و دواتر درێژە بە گفتوگۆ قسەکانمانەین. بەڕێزان پشوویەکی کورد و پاشان ئەگرێنەوە وڵاتان و بەردەوام بین. بەڕێزان سڵاتان لەبێت بەردەوامین بۆ درێژدان و گفتوگۆ و تاواکردنی تەوەرەکان. کاک حەسەن شەرەفی ببوورە من ئەمەوێ پرسیاری لەسەر ڕۆڵ و هەڵوێستی کەریم پیرۆتی باسی ئەوم بۆ بکەیت کە ئەو یەکێک بوو لە نوێنەرانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەو کات لە نەمسا و بۆ خۆی لە نزیک دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بووە تا چەند کاژێرێک پێش دەستپێکردنی گفتوگۆ دانوستان و تیرۆرەکە. ڕۆڵی ئەو چی بوو؟ ئایا کەم تەرخەمیەک لەوە هەبوو لەو کاتەیە؟ کاک دکتۆر کەریمی پیرۆتی لە ئەندامانی ناسراوی حزبی دموکراتی کوردستانی ئێران بووە. ئێستاش لە کەسایەتیەکانی نزیک لە حزبی دموکراتی کوردستانی ئێرانە جێی باوەڕ بووە. ئێستاش جێی باوەڕە. دکتۆر قاسملوو لە ماڵی وانڕا بەرەو ئەو شوێنە چووە. ئەسڵەن شتی ئاوا باسکردنی من یەکەم جارە دەبیسم کە خودای نەخواستە شتێکی ئاوا بە نیسبەت کەسایەتێکی وەک دکتۆر کەریمی پیرۆتی بکوترێ. ئەو هەڵوێستی ئەو کەم تەرخەمیشی نواندووە لەوەی کە بە هیچ جوور ئەسڵەن خۆ ئەو ئاگاداری ئەسن ئەو دیدارەی نەبووە. ئەو میوانداری خانە خوێیەکانی خۆی بووە کە دکتۆر قاسملوو کاک عەبدوڵای قادری ئازەر بوون. ئەو لە جەڕیانی ئەوەی دانەبوو و توێژێکی وایە دەچن بۆ و توێژ ڕەنگەگە بیزانی بە هەر قیمەتێک بە پێشیشی بەشی ئەوانی هێنی بوو تەنان لە کەسە نزیکەکانی قاسملوو خۆشی هێنی بۆ ئەم دانیشتە لەبەرەوەی کە ئیسراری جەمهوری ئیسلامی بووە و من دەڵێم بریا ئەوە نەبایە بریا چۆن ئەمە گومانی بۆ قاسملوو بۆ حیزبی دیموکرات دروست نەکرد ئەم هەموو پاراستنی نهێنیە ئەم هەموو ئالۆزی و زۆر شت هەبوو دەکرا ئەگەر لە شەرایطێکی وادابایە کە ئەوەڵەن نابێ ئەحمەد بن بلا بەشدار بێ نابێ مامزەلال بەشدار بێ دەبێ نەهێنی بێ لەگەڵ دکتۆر سادقی شەرەفکەندی بە چەند مانگ پێش حاضر نین دانیشتنەکە ئیدامی بدەن مەوکولی دەکەنەوە بە دواتر و بە حزوری خودی دکتۆر قاسملووی هەموو ئەوانە دەیانتوانی گومانێک بن بەڵام ڕەنگە بیر لەوەی کرابێتەوە کە وەختێک جەمهوری ئیسلامی بەو هەمووە شات و شوتەی لە شەڕی ئێران و عێراقدا دەیکرد لەگەڵ سەدامی ناچار بوو دابنیشێ ڕەنگە هاتوێتە سەر و باوەڕێی دەگەڵ ئۆپۆزیسیۆنی خۆشی لە نێو خۆدا قەرارێک بدا کە ئالۆزەکان و شەڕ و کێشەکان کەمتر کاتەوە بەڵام زۆر قەرائین هەیە زۆر شت هەیە لە دەوروبەری ئەوەی دەیتوانی گومان بخڵقێنێ لەسەر سەداقەتی جەمهوری ئیسلامی کە قەتی نەبووە. لە پاش زیاتر لە 26 ساڵ بەسەر ئەو ڕووداوەیە بەسەر ڕووداوی تیرۆری قاسملوو هاوڕێکانی لە ڤێننا ئایا وڵاتی نەمسا کەیسەکەی داخستووە یاخود لێکۆڵینەوە بەردەوامە و دواترین شتکێک لەسەری کرابێت چییە ئەو ئێوە ئاگادار بن؟ ئەو کەیسە دانەخراوە هەروە ئاواڵەیە هەموو ساڵێش لە ساڵ ڕۆژی شەهیدبوونی و ترۆرکرانی دکتۆر قاسملوودا ئەو داوایە دووپات دەبێتەوە بەڵام ئوتریش پێشی بەڕەوتی کاری دادگا و پۆلیس و ئەوانە گرتووە
و کاری پۆلیسیش ئەوەندە چۆتە پێشێک کە وەک ئەرزم کردی وەزیری نێوخۆ وتی کاری ئێمە تەواوە وەزیری خارجیەکە دەڵێ گەڕای بگەێنین ئەو ئاکامەی لێ دەکەوێتەوە هەموو ئەوانە ڕوونن یعنی چی لە زمانی دیپلۆماسیدا تازە دیپلۆماسی نەزۆری سەریحە بەڵام تا ئێستا ڕێگای نەداوە و ئێمە دیسان هەر محاولە دەکەین ئەوە وەک ئەرزم کردی ئەو پەروەندەیە ئاواڵەیە بەڵام ڕێگای پێگیراوە دەرفەتێک دەبێ زەمینەیەک دروست بێ بۆ ئەوەی کە ئەو پەروەندە وەگەر بکەوێتەوە ئێستا لە ڕێگای دادگای نێونەتەوەی و دەبێت لە ڕێگای دیکەوە دەبێ ئەویش بۆ خۆی مشکلێکە چونکە بیلەخەرە ئەو دادگا نێونەتەوەیانش زۆرتر مەسائلی مربوط بە وڵاتەکان بەڕەسی دەکەن تا حیزبێکی سیاسی بەڵام گلەی لەسەر ئێوە هەیە وەک حیزبی دیموکرات وەک شوێن کەوتوان و هەڵگرانی ڕێبازی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو گلەی لەسەر ئێوە هەیە کە ئێوە ئەوترێت بە فەردە بەڵگە و دیکومنتان لەسەر ئەنجامدانی تیرۆرەکە لایە بەڵام بە جۆرە لە جۆرەکان بێدەنگن هەڵوێستێکی جدی و ئەوتۆتان نییە ئەس دەکەم بەڵگە و سەنەدەکان زۆر ڕوون و ئاشکران بە پەیوەندی لەگەڵ تۆڕی دکتۆر قاسم بەڵام کەم تەرخەمەکانی ئێوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونەوە 3 ساڵ دوای تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو شەرەفکەندی تیرۆرەکرێ تۆ بۆ خۆت وەکو حەسەنی شەرەفی یەکێک لەوانی کە بۆ پیاتەقینرایەوە هەوڵی تیرۆری جەلیلگادانی درا ینی ئێوە تەجروبە لە دوای تەجروبە بۆ دەرس لەو بۆ تێناگەن نەیارەکەی ئێوە چۆن مامەڵاکات من لەگەڵ فەرمایشانی جەنابەت هەم تەبیعەتەن ئەگەر ئێمە خۆمان لە هەر شتێک بە گومان بووین بە گومانەوە بووی بچین سەداقەتمان لە لایەنێکی خۆمان نەدیوە وا سادە و بە سەداقەتەوە دەگەڵی نەچینە پێشێ حیسابی هەموو شتێکی بکەین هەموو شتێک هەڵسەنجێنین مزاکەرە لە قالبێکی ئوسولی خۆیدا ئەگەر ببێ ئەلان بۆ ئێمە بە هیچ جور دوای ئەو جەریانەتە لەگەڵ جمهوری ئیسلامی دانێنشتین لەبەرچی لەبەر دەزانین باوەڕی بە قەزیەی ئێمە نییە هەتا حازر بێ لەسەر ئەو قەزیەی دانیشتنیمان دەگەڵ بکە دووەم باوەڕمان بە سەداقەتی جەمهوری ئیسلامی نیە لە وتوێش کە لە ڕێگای ئەوەیەوە پیلانێکی دیکە جێبەجێ بۆچی پەناتان نەبردو بۆ دادگای لاهای بۆ فشارتان بۆ وڵاتی نەمسا دروست نەکردو لە ڕێگەی دۆستەکانتانەوە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەموو ئەوانە کراوە لە ڕێگای ئەنتەرناسیۆنالەوە کراوە لە ڕێگای وڵاتانی دۆستەوە کراوە بەڵام نەمسە مەسئلەیەکی خۆی هەیە ئەوەی بۆم باس کردی ئەو نوقتە زعفەی بەدەستەوە ئەو شتەی جارێ ڕاگرتو بێزگەلەوەی ڕەنگە نانیشی لێ بخوا هەر ئەوەندە ئەگە جەمهوری ئیسلامی وەختی خۆی بە هەڕەشە بێدەنجی کردووە ئەلان ئەوانیش بە هەڕەشە دەتوانن بۆ ئیفشاکردنی ئەو قەزیەی ئیمتیازاتی دیکەی پێ لە ئێرانێ ڕەنگە وەرگیرابێ یا وەرگرن بابچینەوە سەرزەمینی تیرۆرەکە ئەو وڵاتی کە دکتۆر قاسملووی تیا تیرۆرەکرێت نەمسا بە بڕای ئێوە وەک کوردێک وەک نوێنەرێکی پێشووی حیزبی دیموکرات لە ئەڵمانیا ئێوە چەند نەمسا لەو ڕووداوە مەحکوومەکەن ئەو هەڵوێستی چی بوو لە پاش تیرۆری قاسملوو لە بەردەرچی ماڵەکەی خۆی لەسەر ئاستی هێنی نەفسی تێرۆڕەکە تۆ ناتوانانی هیچ محکومیەتێک یا هیچ تاوانێک بخەیە سەر نەمسە چون بە ئاگاداری وان و بە میوانداری وان نەکراوە بەڵێ ئەوەمان وت لە پاش بەڵام دوای ئەوەی کە شتێک ڕوودەدا لە وڵاتێکدا کە قانون سەروەرە لە وڵاتێکدا کە بنێ وڵاتێکی دموکراتە ئەوە دەبووە بە ئەو پەڕی یعنی ئاگاداریەوە بە ئەو بەری پەڕی پاراستنەوە ئەوان دەبوو ئەو کەسانێکی لەوێ بریندار بوون بیانگرن یعنی لێپرسینەوەیان دەگەڵ بکەن بەڵام بە شێوەیەکی زۆر تەمومژاوی تۆ دەبینی کە ئەو کەسانێکەوە لە شەیدکردن و کوشتنی دکتۆر قاسملوو و هاوڕێیەکانی لەو تێڕۆرەدا دەستن دەرکار بوون هەموو دەتوانن زۆر بە ئاسانی نەمسا بەجێ بێڵم بگەڕنەوە بۆ تاران بەڵام دادگاکانی نەمسا حکمیان دەرکردو بڕیاریان لەسەر محکومێتی ئەوانەداوە بۆی کە دادگایی بکرێن
یعنی داخوازی ئەوەیە کە ئەوانە دادگایی بکرێت بەڵام چێ ڕادستی وای دەکاتە خۆ ئێران ئەو خەڵکە ڕادەست ناکاتەوە کە بخۆی نردونی کەواتە لەو حاڵەتەیە ئەرکی نەمسا چییە بۆ ئەو تەنیا دەتوانێت لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە داواکاری ئەوە بێ ئەو وڵاتانەیە کە پەیماننامەی نێودەوڵەتیان واژۆ کردووە کە ئەگەر تاوانبارێک لە وڵاتێک تاوانێکی کردبێ و لە وڵاتی واندا بژیت یا خۆی حەشاردابێ ئەو کەسە بگرن ڕاددەستی وڵاتەکەی وانێ بکەنەوە بەڵام ئێران پەیماننامەیەکی ئەوەی لەگەڵ نەمسا وڵاتانی نێودەوڵەتی نییە یا مەسەڵەن فەرزکە عێراق نێتی بەڵام وڵاتانی ئوروپایی کە هەموو دێنە خۆیاندا ئەو پەیماننامەی نێودەوڵەتیان واژوو کردو ئەگەر ئەو کابرای بچێت وڵاتێکی ئوروپایی دەبێت ڕادستی ئەوەی بکەنەوە بەڵام من دەبینین کە چۆتە نەمسە سویسڕەش جوابی دادگاکانی نەمسەی نەداوەتەوە ینی کێشەکە کێشەیەکی نێودەوڵەتیە نەک کێشەی وڵاتێک و دوو وڵاتە باشە من بەبستم جارێ ئەمەوێت لەسەر هەڵوێستی نەمسا قسە بکەین بێگومان ئەو بەرپرسیارەتیە زۆر کەس و لایەنی تر وڵاتی تاگرێتەوە بەڵام ئەگەر تەرکیزمان لەسەر نەمسە بێت چون ڕووداوەکە لەوێ ڕوویداوە بەڵگە حاشا هەڵگرەکان لەوێ خرانە ڕوو بەڵگە یەکێک لە ئەندامێکی پەرلەمانی نەمسایی بە ناوی پیتەر پیلس یەکێک لەو کەسایەتیانەیە ئەوەندام پەرلەمانانی نەمسایە کە 20 ساڵە خەریکی کارکردن و لێکۆڵینەوەیە لەو کەیسەی تیرۆری قاسملوو ئەو باز لەوە کاتەنەت ناوی تاوانبارەکانیش بەناو ئەهێنێت بەوەی کە یەکێک لەوانی کە چەکی هێناوە بۆ ئەنجامدانی ئەو تیرۆرە کە خۆشی بەشدار بۆ یەکێ بۆ لە تەقەکەرەکان محمودی ئەحمەدی نەژاد بوو ینی ئەم بەڵگانە بەڵگەی حاشا هەڵگرنین لەسەرەوەی کە نەمسا بەردەوام بێ لە سەر کەیسەکە تۆ ئەڵبەتەمە بەست حاشا هەڵنەگرن نەک حاشا هەڵگر نکۆڵی لێ نەکرد نکۆڵی لێ نەکردن بەڵێ نا تۆ بزانە ئەوڵەن جارێ پیتەر پیلس دەگەڵ قاچاقچێکی چەک ئەوەی کە چەکانەی پێفرۆشتونەوەوانە دەگەڵ ئەوی قسە دەکات ئەو کابرایە ئەوە دەجێڕێتەوە کە چۆن ئەو چەکانەی فرۆشتۆ چێ دەگەڵی قسەی کردوون یەکەم کەسێک کە دانووسانی دەگەڵ کردووە کەسێکە بە نێوی بڕهان خۆی بە نێوی بڕهان ناساندەوە و خۆی لێ نزیک کردوێتەوە و معاملەی چەکەکانی دەگەڵ کردو پاشانەکانێ دوو کەسی دیکە دێن بەشداری دەکەم کە کەسێک لەوانە کارشناسی چەک بۆ زانیوتی کە چەک چۆن بەکاردێنێ اختصاسی لەسەر ئەوانە هەبوو پاشانەکانێت دێ ئەو چەکانەی بە $50,000 پێ دەفرۆشێ لە سەفارەتخانەی ئێران لە نەمسا معاملەکە دەکەن و چەکان لێوە تەحویل دەدەن لێوەش پارەکە وەردەگیرێ لە 2006دا ئێرانێک لە کوێلن دەگیرێ کە خەریکی تێڕۆرکردنی وتەوێژێکی مجاهدین خەڵق بووە ئیستیخباراتی ئاڵمان لێ دەکۆڵێتەوە کە ئەویش پەردە لەسەر زۆر لایەنی ئەو تێڕۆڕە هەڵدەداتەوە دوایە بەلای حەسەنی بەنیسەدرەوە یەکێک لە ئەندامانی پێشووی سوپای پاسداران کە لە ناسری تەقیپورەوە زۆر نزیک بووە ئەو باسی ئەو تێڕۆڕە هەموو دەکا بەڵام هەموو دوای تێڕۆڕەکەی یعنی لە ساڵانی 2000 بەولاوەیە نەک پێشتر ئەگەر لە سەردەمی تێڕۆڕەکە خۆی دابایە حاڵەتێکی دیکەی دەبوو بەڵام قانونی قەتڵ بەلانی کەمەوە 30 ساڵ دەخایەنێت دوای پەروەندەکەیدا دەخەن ئێستا ئەو قانون ئەو حکمی دادگایە بە قووەتی خۆی باقیە یعنی کەواتە لە پاش تێپەڕبوونی زیاتر لە 26 ساڵ بەسەر ئەو ڕووداوەیە ئێستا لە نەمسا کەیسی تیرۆری قاسملوو داخراوە یاخود بەردەوامە و لێکۆڵینەوە بەردەوامە چون حکمی دادگا تا 30 ساڵ بەلانی کەمەوە بە ئاواڵەیە دەمێنێتەوە حتا دوای 30 ساڵیش ئەگەر دیسانەکانێ ینی بەڵگەنامەیەک وەدەستکەوێ بەڵگەیەک وەدەستکەوێ کە مەسەرەن بڵە فڵان کەس بەپێی ئەو بەڵگەنامانەوە بەشداری کردو لە کاری دیسانەکانێ حکومەکە تازە دەکرێتەوە نەگەوێ دابخرێ باشە کەواتە بۆچی من ئینسانیش قانونیزان نیم بەڵام لە ڕووی قانونیەوە ئەوەندەی کە من لێ حاڵی بووم ئەوەیە قانونەکە دەڵێت تا 30 ساڵ پەروەندەکە داناخرێ بەڵام لە دوای 30 ساڵ دوای 30 ساڵ ئەگەر هیچ بەڵگەیەکی دیکە بەدەستەوە نەیە دای دەخن بەڵگەی دیکە ئێستا باسی بەڵگە گەلێکمان کرد کە لە بەردەستی نەمسا و بەرپرسانی نەمسایە ینی بۆچی کە ئێران وەڵامیان ناداتەوە و
تەقەکەرەکان و تاوانبارەکان تەسلیم ناکە بۆچی ئەم کەیسە ناخرێتە بەردەم دادگای لاهایی بۆ گەورە ناکرێت بۆ ئەوەی بەرپشاریتی نەکەوێتە سەر ئەو وڵاتە ئەو نەمسەنی لە ڕێی قانونەکاری خۆی کردووە داواکاری ئەوەیە حکومەکەی سادر کردو دڵ ئەوانە دەبێ محاکەمە بکرێن باشە ئێران هیچ پەیماننامەیەکی واژوو نەکردووە کە ئەگەر کەسێک لە وڵاتەکەی نەمسە تاوانیش کردبێت لە وڵاتی ویدا بێت تەحویلی بداتەوە هەڵوێستی حیزبی دیموکرات خۆی چی بوو لەم ڕووداوە باز لەوە کرێکە ئەوان ئێستا بە فەردە بەڵگە و دیکۆمنتیان لایە لەسەر ئەو ڕووداوە بەڵام هیچ هەڵوێستیشی ئەو تویان نەبوو ئەوە بە باوەڕی من تۆ دەبێت لە کەسانێک کە لانەکانە بەرپرسی حیزبن سکرتێری گشتیە ئەندامی مەکتەبی سیاسیە یا ئەندامی کۆمیتەی ناوەندێ و ئەوانەی کە دەڵێ بە فەردە بەڵگەنامەیان لەوان پرسی تۆ چی هەڵێ وەکو کادرێکی پێشووی حیزبە ئەبێت چی بکرێت بە باوەڕی من هەر ئەو وەختی کە ئەو هەموو خۆپێشاندانە لە سەراسەری جیهان دژ بۆ تێرۆرەکرا حیزبی دموکرات دەبووە لە ڕووی قانونیەوە شکایەت لە هەموو دادگاکان بکە شکایەتی نەمسە بکە کە بۆچی نەیتوانی بەرگری لە دەربازبوونی ئەو خەڵکە بکە ئەو بکوژانە بکە داوای ئەوە بکە کە جیهان لەسەر ئەوەی بێتە دەنگەوە و بایکۆتی ئێران بکەن تاکو ئەو خەڵکە محاکەمە دەکرێت بەڵام حیزبی دموکرات بۆ خۆی چی نەکرد پەرلەمانتارێکی نەمساوی پێما بێ ئەگەر ناوەکەیم هەڵە نەکرد بێت پیتەر بلیس کە بە ماوەی 20 ساڵە پیتە پیلت کە بە ماوەی 20 ساڵە کار لەسەر دۆسیەی تیرۆری قاسملووە کات ئەو ئەڵێ ئێمە بەڵگەمان لەبەردەستا بووە کە چەکەکان ئەحمەدی نەژاد هێناوێتی و ئەحمەدی نەژاد بۆ خۆشی یەشێ بوو لەو کارکتەرانەی کە تەقەی لە قاسملو کردووە لە دانیشتنی سێهەمە ئایا ئەمە بەڵگەی حاشا هەڵنەگرنیە لەسەر کەیسەکە بۆچی دادگاکانی نەمسا کەمتر خەم بوون لەملایەنەوە Yes, it is correct. Peter Pilz, an Austrian long-standing parliamentarian of the Greens. بەڵێ ئەمە ڕاستە کە پیتەر پیتلس نوێنەری سەوزەکان لە پەرلەمانی نەمسا لەسەر ئەم کەیسە کاری کردووە باس لە چەند بەڵگەیەکەکە بەڵام تا ئێستاش ئێمە زانیاری تەواومان لەسەر ئەوە نییە کە ئەحمەدی نەژاد لە نەمسا بووە یا ئەوەی لە تیرۆرکردنی قاسملوودا بە شێوەیەک لە شێوەکان دەستی بوو بێ من لەگەڵ پیتەر پیتلس لەسەر شەقام مناقەشەی ئەم بابەتەم کردووە کە کەسانێک باز لەوە ئەکەن بەڵام هێشتا بە تەواوی ساغ نەکراوەتەوە کێشەی من ئەوەیە هیچ کەسێک ئەحمەدی نەژادی نەبینیوە ئەمە تەنیا لەسەر کاغەزە هیچ شاید حاڵێک نییە بۆ ئەوەی دان بەوە بنێ ئەحمەدی نەژاد لەو ڕۆژە لە ڤێن نابوو بێ ئێمە وەک وڵاتی نەمسا ئەوەمان نەبینیوە کەواتان پەرلەمانتارە لەسەر چ بنەمایە ئەم بەڵگەی بەڵگەکانی پیتەر چین کەواتە لەملایەنەوە The indications were that Peter Pilz got eyewitnesses. The eyewitnesses said a weapons dealer. بەڵگەکانی پیتەر پیتلس ئەگەڕێتەوە بۆ قسەی کەسێک کە بازرگانی لەگەڵ ئێرانیەکانە کردووە کە ئەو کەسێکی هاوشێوەی ئەحمەدی نەژادی بینیوە کە گوایە چەکەکانی لە سلۆڤانیا کڕیوە یا لە یەکێک لە وڵاتانی دراوسێی نەمسا چەند ڕۆژێک بەر لە تیرۆرکردنی قاسملوو بۆ نەمسای هێناوە بەڵام بەڵگەیەکی نکوڵی هەڵنەگر بەدەستەوە نییە brought it back to Austria, and that in this deal, a gentleman like Mr. Ahmadinejad or a similar name would have participated. This is an eyewitness. باسی فازل ڕسوولت کرد بمبورە ڕاتەگرم باسی فازل ڕسوولت کرد فازل ڕسوول بە چی سیفەتێک لەو گفتوگۆ و دانوستانەیە بەشدار بوو ئایا ئەم نێوانگیریە جەلال تاڵەبانی ڕێکی نەخست بوو فازل ڕسوول چی ئەکرد لەوێ وەڵامی من بۆ ئەم پرسیارە ئەمەیە ئێرانیەکان ئەیانویست مامجەلال لە ڤێننا دوور بخەنەوە ئەوان ئەویان دوور خستەوە بۆ تاران ئەویان دەست بەسەر کرد تا دڵنیا بن کە مامجەلال لە ڤێننا نییە لەو ڕۆژە مامجەلال لە تاران بوو من خۆم لە تاران لە نزیشی ئەو بووم هەروەها سعدی پیرەشیان دوورخستەوە کە لە دوو کۆبوونەوەکانی پێشووترە لە ڕووی ئاسایش و ئەمنیەوە زۆر بە باشی ئەرچی خۆی بەجێهێنا بوو لە پاراستنی جانی دکتۆر قاسملوو و هاوڕێکانی بەرپرس بوو لەو ڕۆژە ئەویش لەگەڵ مامجەلال لە تاران بوو بۆچی مامجەلال دانیشتنی سێهەم ساحب کرایەوە بۆ تاران بۆ لە دانیشتنەکە نەبوو Kaka, if Mamchalal would have been in Vienna
ئەگەر مام جەلال لە ڤێن نابووایە ئێرانیەکان نەیان دەتوانی نە مام جەلال نە دکتۆر قاسملوو بکوژن. داڕێژەری بەرنامە ئێرانیەکان بوون، نەک مام جەلال یا کەسێکی تر. لە ڕووی دیبلۆماتیەوە ئێرانیەکان زۆر بەباشی کاری خۆیان بردە پێشەوە. دانوستانەکان لە 3 مەرحەلا بوو. مەرحەلەی یەکەم بۆیە بوو لە یەکتر تێبگەن، یەکتر بناسن و هەڵسەنگانی بۆ بکەن، داواکاریەکانیان بخەنە ڕوو. لە دانیشتنی یەکەم و دووهەمە ئێرانیەکان بۆ نیشانانی گەشتبینی و ئامادەیی خۆیان بۆ ڕێکەوتن ڕێگەیان نابوو تا مام جەلال و نەوشیروان مستەفاش لە دانیشتەکانیانە بەشدار بن، وەک شاهد حاڵێک حزوریانە بێت. لە دانیشتنی دووهەمە گفتوگۆ لەسەر شێوە و چۆنیەتی چارەسەری کێشەکان قسەیان کردبوو کە ئێرانیەکان بە بیانووی ئەوەی کە ناتوانن دان بە هەموو شتێکا بێنن و دانیشتنیەکی تر پێویستە کۆبوونەوەکەیان دواخست. لە مەرحەلەی سێهەمە وایان بە فازیل ڕەسوول نیشانە کە تەنەها ئەو ئەتوانێت دانوستانەکە بە ئەنجامێکی باش بگەێنێت، نەک کەسێکی وەک مام جەلال کە هەموو نهێنیەک دەدرچێنێ. بۆیە بەباشی نازانن جەلال تاڵەبانی لەو کۆبوونەوەیە ئاگادار بکرێتەوە. ناتوانین ئەو ڕیسکە بکەین، بۆیە پێویستە تۆ قەناعەت بە قاسملوو بهێنی ئەم دانیشتنە بەبێ بەشداربوونی مام جەلال بێتە کایەوە. تۆ کەسایەتیەکی بەتوانای، کەسێکی مەزنی، توانای ئەوەت هەیە قەناعەت بە قاسملوو بهێنی. تۆ دەبێ ئەم کارە بکەیت، ئەوە تەنها لە دەست تۆ دێت. بەم هۆیەوە تۆ پلەیەکی بەرز لە ناو کوردەکانی ئێرانە پەیا ئەکەیت و ناو دەچێتە مێژووی کوردەوە. ئەوەی کە فازل ڕەسوول چۆن قەناعەتی بە پرۆفیسۆر قاسملوو هێناوە یا چ بیانوویەکی بەکارهێناوە ئێمە نازانین. ئەویشیان لەگەڵ دکتۆر قاسملووە کوشت. لە ژیانە نەماوە تا بتوانین پرسیاری لێ بکەین. ئایا ئاکامی کەیسی تیرۆری قاسملوو چی بەسەرهات؟ داخراوە لێکۆڵینەوە بەردەوامە چی بەسەرهات؟ تۆ چی ئەڵێ وەکو نەمساییەک؟ لیژنەی پیاداچوونەوە و لێکۆڵینەوەی نێودەوڵەتی هەیە بۆ دەست بەسەرکردن و دادگاییکردنی بکوژەکان. ئەم دۆسیەیە دانەخراوە. یەکێک لە بەکوژەکانی قاسملوو بە ناوی سەحرا ڕوودی ئەگەر زانیاریەکانم دروست بێت سەردانی هەرێمی کردووە. لە دانیشتنیەکی ئەمریکیەکان لە هەولێر بەشداری کردووە. ئەمریکیەکان ئەیانتوانی دەرگیری بکەن و بۆ دادگاییکردن بیەنە دەست دادگاکانی نەمسا. حکمی دادگاکانی نەمسا تا ئێستاش بە قووەتی خۆی باقیە و ماوە. ئێمە چاوەڕوانی ئەوەین کە ئەو وڵاتانەی پەیماننامەی نێونەتەوەیی و نێودەوڵەتیان بۆ دەگیرکردن و ڕادەستکردنەوەی تاوانبارەکان واژوو کردووە، ئەگەر ئەو کەسە لە وڵاتی خۆیانە ببینن دەست بەسەری بکەن و ڕادستی نەمسای بکەن. کاتی بەرنامەکەمان بۆ کۆتایی گەشت بەڕێزان ئەڵقەی سێهەم و کۆتایی دیدارەکەمان کۆتایی هات. سپاس بۆ هەریەک لە بەڕێزان بەسەر فێردینان هێنە بیشلەر دیپلۆمات و مێژوون و ڕۆژنامەنووسی نەمسایی، هەروەها بەڕێز مامۆستا سەپان نوێنەری پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەڵمانیا، هەروەها بەڕێز حەسەن شەرەفی جێگری سکرتێری گشتی و وتەبێژی فەرمی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون.